سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش ئەزیزانم بە هیوای سەلامەتی بۆ هەموو لایەکتان. من سروود خورشید لە ئاسۆی زانکۆوە لە خزمەتی ئەوەی خۆشەویستین بۆ درێژەدان بە ڤیدیۆکانمان سەبارەت بە زانکۆی سەلاحەددین. بۆ ئەمڕۆژ باسی کۆلێژی زانست دەکەین لەم ڤیدیۆیەدا. بەشەکانی کۆنەمرەکانی بە زانکۆڵاین پارالێل ئێواران ئەگەر هەیبێت چەندی وەرگرتووە و ئەگەر خاڵێک یا ڕێنماییەکی پێیوەست بەم بەشانەوە هەبێ بۆ ئەوەی خۆشەویستی باز بکەین. ئێوەش تا کۆتایی ڤیدیۆ بینەر بن بۆ ئەوەی بتوانن سوود لەم ڤیدیۆیە وەربگرن. خۆشەویستانم، ئەمڕۆ باسی کۆلێژی زانست دەکەین. کۆلێژی زانست ئەگەر بمانەوێت کوردی و عەرەبی بۆ تەرک بکەین ئەوە تەنها سێ بەشی هەیە: بەشەکانی بایۆلۆجی، کیمیا، کۆمپیوتەر. واتە تەرککردنی کوردی و عەرەبی لە کۆلێژی زانست تەنها بۆ ئەو سێ بەشەیە. بۆ ئاگاداری ئەوەی خۆشەویست، بەشەکانی تر ناتوانین کوردی و عەرەبی بۆ تەرک بکەین. ئەمە بە پێ ڕێنمایەکانی ساڵی پارە تا ئێستا ڕێنمایی نەگۆڕاوە. لەگەڵ هاتنی ڕێبەری زانکۆڵاین ئینشاڵڵا ئەگە هەر ڕێنمایی و گۆڕانکاریەک هەبوو ئەو کاتە بە ڤیدیۆی تایبەت ئاگادارتانەکەینەوە. ئەلبەتە کۆلێژی زانستیش هەر هەمووی زانستیە و وێژەیی وەرناگرێت. ئەوە بۆ ئاگاداری جەنابتانە. ئەم کۆلێژی زانستیە و ئێوارانیشی نییە، تەنها پارالێل و زانکۆڵاینی هەیە. بەشی بایۆلۆجی پزیشکی 89.667 زانکۆڵاینی پارێزگایە، گشتێکەی 91.714. پارالێلی پارێزگا 88.013 و گشتێکەی 90. بەشی بایۆلۆجی گشتی 85.9 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 89.75. پارالێلی پارێزگا 81.2 و گشتێکەی 87.467. بەشی سێمان بریتیە لە کۆمپیوتەر تەکنەلۆژیای زانیاری واتە IT. زانکۆڵاینی پارێزگا 83.254 و گشتێکەی 88.72. پارالێلی پارێزگا 78.94 و گشتێکەی 86.14. بەشی کیمیا 80.814 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 87.085. پارالێلی پارێزگا 78.281 و گشتێکەی 80.8. کۆمپیوتەر بەشی زانستەکانی کۆمپیوتەر واتە کۆمپیوتەر ساینس 80.5 زانکۆڵاینی پارێزگایە و 88.42 گشتەکەیەتی. پارالێلی پارێزگا 76.936 و گشتێکەی 82.18. لایک و کۆمنت سەبسکرایبی کەناڵ لە یاد مەکەن، زەنگوڵەکەش دابگرن بۆ ئەوەی هەست کاتی ڤیدیۆ نوێمان هەبوو ئێوەی خۆشەویست لێ ئاگادار ببنەوە. لە کۆلێژی زانست بەشی فیزیای پزیشکی 79 زانکۆڵاینی پارێزگایە و 85.1 گشتێکەیەتی. پارالێلی پارێزگا 74.489 و گشتێکەی 78.819. فیزیای گشتی 71.5 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 77.2. پارالێلی پارێزگا 66.257 و گشتێکەی 72.8. بەشی زانست و تەندروستی ژینگە 63.164 زانکۆڵاینی پارێزگایە و 70.4 گشتێکەیەتی. پارالێلی پارێزگا 58.013 و گشتێکەی 61.8. زانستەکانی زەوی و نەوت واتە جیولۆجی قەدیم بەشی جیولۆجی 62.947 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 72.672. پارالێلی پارێزگا 59.701 و گشتێکەی 66.8. کۆتا بەشمان لە کۆلێژی زانست لە زانکۆی سەلاحەددین بەشی ماتماتیکە واتە بیرکاری 62.806 زانکۆڵاینی پارێزگایە و
گشتێکەی 71 پارالێلی پارێزگا 57.350 و گشتێکەی 62.027 خۆشەویستانم ئەمە بەشەکانی کۆلێژی زانست بوو بە هیوای ئەوەی سوودی لێ ببینن لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵین سوودتان پێ بگەێنن ئینشاءڵڵا ئێوەش لایک و کۆمنت و سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن و هاوڕێیانتان ئاگادار بکەنەوە تاوەکو ئەوانیش سوودی لێ ببینن.